من لەوەیە کە خاڵێکی سەرەکی باسەکەم ئەویش ئەوەیە کە زۆر لە بیرمەندان بە درێژایی تاریخ باسی ئەویان کردو کە ئومەتی زیندوو، ئومەت یعنی جەمع، ئومەتی زیندوو ئەو ئومەتەیە کە کۆمەڵکارانە بە دەستگا یا بە کاری دەستگایی لە دەوری فکرێک ئیشەکە، واتە خزمەتی فکرێگەکە کە فکرەکە بۆ ئاسوودەی کۆمەڵگەکەیە. پەیامێکی هەڵگرتو، یعنی ئومەتێک کۆمەڵکارانە دەستگایانە پەیامێکیان هەڵگرتووە خزمەتی مرۆڤایەتیەک. ئەمە پێڵن ئومەتی زیندوو. جا ئەم ئومەتە چۆن ئێمە بە نەزەری خۆمان وەکو ئەهلی دین ئەڵێن ئومەتی پێغەمبەران، پێشەوایەکە بە مەنهەجی خوایی، شوێنکەوتوەکانی ئومەتێکی عەقائیدین، کۆمەڵکارانە ئیشیان کردووە، دەستگایانە ئیشیان کردووە، واتە هەرێکە زانیوێتی بەرپرسێتی خۆی چییە، ماف و ئەرک و دەسەڵاتی دیاری کردووە. پاشان پەیامێکیان هەڵگرتووە گەیاندویانە بە مرۆڤەکانی تری دەوروبەریان، و هەروەها خۆشیان لەناو خۆیانە ئەو پەیامیان چەسپاندووە کە خەڵک گەیشتۆتە ئەو نان و ئەمان و ئاسوودەی. ئەمە صیفەتی ئومەتی زیندووە. وەختێک کە ئەوروپا پەیامی دیموکراسی هەڵگرت، کۆمەڵکارانە دەستگایانە بە دەوری فکرەکەیە، بە دەوری دیموکراسیەکەیە گەڕان و خزمەتیان کردو، بربەستەکانی ڕێگایان لە دەرەبەگایەتی لە هێزی دینی خۆیان و لە پاشاکان لادا، شۆڕشی فەڕەنسی هاتە پێشەوە، دەستگا و دائیرەیەکی دەوڵەتیان دیاری کرد. ئەنجا کەوتنە سەرۆی چۆن هاوڵاتیانیان ئاسووداکرد. ئەمە هەڵگرتنی پەیامە. ئەمە ئێمە لەمە زۆر دوورین وەکو کورد جارێ، چونکە ئێمە نە ئومەتێکین، نە کۆمەڵکارانە ئیشەکەین، نە دەستگایانە ئیشەکەین، نە پەیامێکمان پێ بە کابرای عەرەب و تورک و فارسی دەوروبەرمان بڵێن ئەرێ ئێوە بانگەکەین بۆ ئەم پەیامە. ئێمە خۆمان پێ بانگ ناکرێ جارێ، پارتی وێچەتی هیچ شتێکیان بە ئێمە نەهێشتووە. ئێمە لە ئومەتی زیندوو کەوتووی.